کاک مەسعودی بارزانی، کاک نەچیروان، کاک مەسرور، کاک قوبادی تاڵەبانی، دکتۆر بەرهەم ساڵح بۆ بێدەنگ دانیشتوون، بۆ لە شەبەکە ئیجتیماعیەکان قسە ناکەن، بۆ براو خوشکە ڕۆژهەڵاتیەکان حمایەت ناکەن، بۆ بێدەنگن. لە چیە ترسن؟ لە جمهوری ئیسلامی ئێرانە ترسن؟ خەریکە ئەڕووخێ. ئێوە مدیاکانتان بە قەید 2 دقیقە کار نییە، ڤیدۆیدانن کار نییە، وەگەو تلڤیزیۆنێرانە بەیانی تاشۆ بێ لەسەر ژینا قسە بکەن، بێدەنگ دامەنیشن. ماتڵمە بن بە کامنت و بە قسەی قۆڕ ناتوانن قسەی کوردستانی گەورە گەورە بکەن. ئیمڕۆ ڕۆژ هەڵاتیەکان پێویستیان بێوەیە، ئیمڕۆ ملەتی ئێران کە بەشێکی کوردەکانن پێویستیان بێ. ئێمە ئەبێ ڕەت بین لە حکوومەتی فاشیستی ئێران تا بتوانی ڕۆژێ بە مافەکانت بگەی کورد. ئەبێ لەمە ڕەت بین، تۆزە عاقڵانە بیروەکەینەوە. بە هەڵوا دەم شیرین نابێ، خشت بە خشت ئەبێ بڕواتە پێش، گام بە گامە بێ بڕۆینە پێش. بێدەنگ مەبن. مەسئولەکانی کورد ئەوانەوە ئاڵن ئێمە ڕەهبەرین، پێشمەرگەی کوردین، ڕۆڵەی کوردین. ئەگەر ئەوە حەقیقەت دەڵێ ئیمڕۆ بێ شەهید بی، شەهید مە بە قسەکە. لە شەبەکە ئیجتیماعیەکان فقط یەکتر بە قەید 2 نەفەر یەکتر فاڵۆ مەکەن. مەسئولەکانتان و ئارتیستەکان فاڵۆکەن، قسەکەن لەگەڵیان، مەتنێ بنووسن. ئەکسی ئەو دوودانە خارجیانە ئەمانە قودرت بێوە نایە. کاکە کورد کەیتە بێ ئەقڵ نییە. 4 نەفەری دوا کۆتوو بێ بۆ کوردستان دانیشی عەکس لەگەڵی بگری، ئەبێ بیتە خوارەوە لەسەر مێز و ساندڕەکە وەرە ئەم لاوە، تۆز باوەش بگرێت بە ملەتەکەت. ئەگەر ڕۆژهەڵاتیش ملەتی تۆیە، ئەگەر وێنەرت هەیە مدیای کوردی وەک ڕووداوی ڕووخاو لەوێ وێنەرت هەیە ببیانی تاشە و خزمەتکەی. کوردی ڕۆژهەڵاتی شەرەفی نییە، ناموسی نییە ئەگەر دانیشە دووبارە تۆ ببینە ئەگەر بێدەنگ ببی. و ملەتی بە شەرەفی هەولێر بە ناموسی سلەیمانی، مهرەبانی باشوور، هەموو شارەکان لەوێ بووم. قوربانی دانەدانەتان بن، ماتڵی مدیاکان ببن. بە دەنگی ئێوە دەنگی ڕۆژهەڵاتی بەهێزترە بێ. ئەوینداری ئێوەین ئێمە، خوێنی ئێمە براین. دواتر باس لە کوردستانێک ئەکرێت. ئێستا کێشەمان کێشەی جیایی نییە. ئێران ئێرانەوە، کوردی ئێرانیش دەبێ بێ بێستێ جارێ. ئێران هین کوردستانە، بە پێچەوانە بیروەکەنەوە، عاقڵ بین. چۆن خەلیجی فارس و دەریای خەزەر لە دەستەیەم، چۆن 4 ملیۆن خوشک و برای خوراسانی لە دەستەیەم. ساحەبی ئێران منم، پێش ئێرانی بووم، پێش عەرەب بووم، پێش ئیسلام بووم. بە لە ڤیدۆی داهاتوو باسەکەم بۆچی من ئاوا بیرەکەمەوە. جا لە من کوردتر هەیە، خەوم کوردیە، نانەخۆم وشەی کوردی بەدەممادێ، فکرەکانم کوردە. ناتوانم بڕۆمەوە بۆ کوردستان بە خاطر کوردێک مەسئولێک لەوێ منی تهدید کرد بە کوشتن، کە دواتر باسی یەکەم بە دیتێل و بە جوزیات. ڕۆژهەڵاتی تەنها مهێڵن، لەوێ مەزلومن. بە ناوی یارمەتی بە ڕۆژهەڵاتی و بە ملەتی ئێران هەستن لە داوا بکەن بە زبانی عەرەبی کە ئەزانن عێراقیەکان دەعوەت بکەن حەمایەتکەن لە ئێران. شەپۆلێکە بێ دروست بکرێ تا لەسەر ئەم هەیوولە، ئەم جنایەتکارە، ئەم حەیوانە دەڕەندە جمهوری ئیسلامی بێ ڕەت ببین. ژینا وا بیرکەنەوە، ژینا کچیەوەیە، کچی ئێوە ئیستێ بە قەتڵ گەیشتووە.